وەرزی دووەمی ئەستێرەکانی زانکۆ دەست پێ دەکات. هەروەک بینیتان لە وەرزی یەکەم 24 زانکۆ لە 23 پرۆگرام ململانیان کرد تاکو خۆیان بگێنە دواوێزگەی پێشبڕکێکە. لا ڕێڕەوی ململانەکاندا جارجار ڕەنگی سەوز دڵی پێشبڕکێکارانی شاد دەکرد و ڕەنگی سووریش وەڵامی هەڵا باڵی بێدەنگی بەسەر ستۆدیۆی ئەستێرەکانی زانکۆدا دەکێشە. لە کۆتا ڕوبەڕووبوونەوە هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەریەک کەوتن. پێناڵە ئێوە یەکەم نابن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک خۆی با ڕکابەرێکی سەختی زانکۆی پزیشکی دەزانی و دڵنیا بوو کە نازناوەکە لە چەنگیان دەفڕێنێ. هەرچی زانکۆی هەولێری پزیشکی بەو پەڕی بڕوا بەخۆبوونەوە پێیەکانی لەسەر ستەیجی پرۆگرامەکە گیر کردبوو. هەر لە دەستپێکی ڕوبەڕووبوونەوەکان زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زانی کە زانکۆی هەولێری پزیشکی پاروێکی یاسان نیە. هەرزوو چۆکی دادا و نازناوەکەی بەخشی. خەڵاتی دووهەم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. خەڵاتە مەزنەکە خەڵاتی یەکەم بۆ زانکۆی هەولێری پزیشکی. ئەمساڵ لە وەرزی دووەم لە ئەنجامی تیرۆپشک هەردوو زانکۆ لە قۆناغی یەکەم بەریەک دەکەون. زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. با بزانین زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەمساڵ ئاستێکی باشتر تۆمار دەکات و تۆڵەی ساڵی پار دەکاتەوە یاخود زانکۆی هەولێری پزیشکی بۆ هەموو زانکۆکان دەیسەلمێنێت کە هێشتا ڕکابەرێکی ئاسان نییە. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی یەکەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. خۆشەویستان سیزنی دووەمی ئەستێرەکانی زانکۆ دەستی پێکرد. وەک دەزانن ئەستێرەکانی زانکۆ بەرنمەیەکە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستی قوتابیانی زانکۆکانی هەرێمی کوردستان. هەروەها دروستکردنی ململانێ بۆ ئەوەی کە بتوانن ساڵ بە ساڵ باشترین پێشکەش بکەن. بۆ ئەم ساڵیش 24 زانکۆ لە 23 بەرنامەی جیاوازدا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. بەڵام تەنها یەک زانکۆ دەتوانێت نازناوی ئەستێرەکانی زانکۆ بەدەست بێنێت. ئەو گۆڕانکاریانەی لە سیزنی دووەم ئەنجام دراون ئەم ساڵ تەنها 4 قوتابی تاکو و دواساتی ڕوبەڕووبوونەکان بەردەوام دەبن. لامان کات ژماری کەتەگۆریەکان کەمبوونەتەوە بۆ 9 کەتەگۆری. هەروەها پرسیارەکانی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی بۆ هەردوو قوتابێکی بەشدار بوو 5 پرسیارە، واتە شانسی بەدەستهێنانی خاڵ زیاتر دەبێت. ئێستاش یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات لە نێوان دوو زانکۆ. زانکۆی یەکەم زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ناوی من دنیا ئەکرەم، عمرێ من 19 ساڵە و ئەس قوتابیمە زانکۆ پۆلیتەکنیکیە دهۆک کلیژە تەکنیکی تەندروستی قۆناغا ئێکێ شروڤەکردنا نەخۆشیە و ئەرمانجا من ئەوەت پاشا ڕۆژێدا دکتۆرای دووبارە شروڤەکردنا نەخۆشیە بدەست ببینم. ناوم زێر خەلیلە، تەمەنم 24 ساڵە، لە بەشی تەندروستی کۆمەڵ قۆناغی چوارەم لە کۆلێژی تەکنیکی تەندروستی شێخان لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئامانجم وایە لە داهاتوودا بوومە بۆ مامۆستای زانکۆ. ناوی من میدیا کەمالە، ژێ من 22 ساڵە، ئەس قوتابیمە زانکۆ پۆلیتەکنیکیە دهۆک لە بەشی ڕۆژنامەوانی هیڤیاماوە داهاتی ڕاگەهاندنێدا کار بکەم. ناوی من عەلا عەزۆ، تەمەنی من 22 ساڵ، قوتابیە قۆناغا چارێ پشکا تەندروستی کۆمەڵ کلیژە تەکنیکی تەندروستی شێخان زانکۆ پۆلیتەکنیک دهۆک. ئارمانجا من بمە مامۆستای زانکۆی. بەلێ من و هەرسێ هەواڵت خوب بارێگە گەلەکە مازنە بخوای و ئەگەرمە باری بخۆنە بەم نکەلوێرێنە. ئێمە بە باشترین شێوە خۆمە ئامادە کردووە بۆ ئەم بەرنامە سێرەکانی زانکۆ، بۆیە بە هیوای ئەوەی بەراوی ئەم بەرنامەیە بین ئینشاءڵڵا. ڕێکە خواندنە چەند زانیاریان گشتی بوو ئەو بەرنامە خۆ ئامادەکرد و لەکە ئێستا لێرە حاضر. زۆر باش خۆ ئامادەکردینە. ئینشاءڵڵا سەرکەفتن دەینین بۆ زانکۆ پۆلیتەکنیک دهۆک. ساڵە بۆریداد گەل هەمان کلیژ ئەنکوت گەل هەمان زانکۆ ئەمە یاریە دوماهی ئەنکوت بەرنامە دوماهیەدا
ئەم بووینەیە دوێ ئەو ساڵام ویهێوی هاتینە و سەرکەفتنە تۆمارکەین و بەرەف قۆناغا دیوتا بکەین. زانکۆی دووەم زانکۆی هەولێری پزیشکی. ناو موریا نەسرەدینە، تەمەنم 23 ساڵە، تابیم لە قۆناغی پێنجەمی کۆلێژی پزیشکی دان لە زانکۆی هەولێری پزیشکی. ئامانجم ئەوەیە بمە مامۆستای زانکۆ و پزیشکێکی نایاب لە داهات. من ناوم محەممەد نەهرۆیە، تەمەن 24 ساڵم، قوتابی قۆناغی شەشم لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتم ئەوەیە ببم بە پزیشکێکی لێهاتوو لە داهاتوودا. ناو مەڕوان قاسمە، تەمەنم 23 ساڵە، قوتابیم لە قۆناغی پێنجی کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتمە لە داهاتوو ببمە مامۆستای زانکۆ. ناوم عەبدولکەریم سۆفیا، تەمەنم 23 ساڵە، قوتابی کۆلێژی دەرمانسازی قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتم وەیە لە دواڕۆژ دەرمانسازێکی ئەکتیڤ و کارم لە دەرچێت لە وارەکەی خۆم. بە جۆش و خڕۆشێکی زۆر و ورەیەکی بەرز ئەمڕۆ بەشدارین بۆ دووبارەکردنەوەی سەرکەوتنی پارساڵمە. بۆ پڕی وەرەبەرزی و سیقۆ هاتینە. زانکۆی ئێمە هەڵگری نازناوی پارساڵە لێ لەوە کەمتر ڕازی نابین. ئینشاءڵڵا دووبارە هەمان نەتیجەوە دەستێنینەوە. ئێمە براوی یەکەمی پار بووین و هاتوین بۆ دەستێنانی هەمان نازناوە ساڵش. بێگومان متوانەی تاوم بە قوتابیەکانی ڕۆژداروەکانی خۆمان هەیە. خۆشەویستان، دووبارە سڵاو گەڕین وڵاتان و بەرنامەکە دەست پێ دەکات. وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات. ئەو زانکۆی کە زوو دەستی نابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو، مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. ئەگەر وەڵامەکەی هەڵە بوو ئەوە دشێتە تیمی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت ڕەنگی سندوقی ڕەشی ناو فڕۆگەکان چ ڕەنگێکە؟ هەولێری پزیشکی. زەرد. زەرد؟ هەڵەیە لەو بەرجۆم لێ بووتان چ ڕەنگێکە؟ پرتەقالی. پرتەقاڵی ڕەنگی تیشێرتەکانتان. وەڵامی ڕاست پرتەقاڵی. پۆلیتەکنیکی دهۆک. ئێوە مافی ئەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی. ئەی. کام لەم نەخۆشیانە نەخۆشی بۆ ماوەییە؟ ئەی سیل، بی ئیفلیجی منداڵان، سی ڕەنگکوێری، دی سفلیس. سی چرکەتانەیە؟ سیە. ڕەنگکوێری. سفلس أكيد سفلیس دە چرکەتان ماوە. أي زوو وەڵامێکم بنێ. ڕەنگکوێری. سی ڕەنگکوێری. بەڵێ. باشە بۆچی ڕەنگکوێری هەڵەبژێرن؟ سل نەسەخیەکە بەکتریا چێتکەت و ئفلینجی منداڵان ئەوژی هوکارێکی هەیە، هوکارێکی دەرەکی هەیە و سفلیسجی هەروەسا هوکارێکی دەرەکیە. بەڵام ڕەنگکوێرەی بە کرموسمەوە گرێدایە بمانە دێتە بەگواسن لەبەر ئەوە ڕەنگکوێری. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. هەولێری پزیشکی، ئێوە چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بیماوە کەواتە بی. کام لەم نەخۆشیانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە؟ ئەی ئەنفلۆنزا، بی ڤایرۆسی جگەر جۆری سی شێرپەنجەی سیەکان، دی سیل. سی شێرپەنجەی سیەکان. سی شێرپەنجەی سیەکان. بۆیە زووتر وەڵامتان بایەتەوە. پرسیارە زۆر سەخت بووە، تۆزێکتان پێچوو. سەختم سەبر بگری باشترێ. وا
خۆی باشە ئەو ئەنفلۆنزا دەگوێزرێتەوە لەوەنزا جا بڵێ ئەنفلۆنزا نەگوێزرێتەوە چیە ئەی ڤایرۆسی جگەر جۆری سی ئەمە شێوە دەگوازرێتەوە لە ڕێگەی خوێنەوە یا لە ئەوان چییە ئەو نەخۆشیە یەکە لە نەخۆشەکان بەخۆی نەخۆشی جگەر ڤایرۆس هێپەتایتس پێنج زۆریمان هەیە جۆری سێمیان ناوی جۆری سیە کە بە هۆی گواستنەوەی خوێن یا بۆی بەکارینانی مو کامیان لە هەمووی خەتەرترە ئەو ڤایرۆسانەی جگەر بی خوا بە دوور ماخە ئەی سیل سیلەوە بەکتریال دیزیزە ینی ئینفێکشۆس دیزیزە دەگوازرێتەوە لە شخصەکەەوە لە شخصەشی زۆر طبیعی باشە شێرپەنجەی سیەکان بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ پۆلی تەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن زانست بەڵێ زانست هەڵەبژێرن ئەی یاخود بی بی بەڵێ کام لەمانەی خوارەوە ناوی زانستی مێشولەی مێینەی مەلاریایە ئەی مانسۆنیا بی تۆکسۆریکایت سی کۆلسینای دی ئانۆفیلس سی شرکەدانێ دی جواب دی ئەنوفیلس دی بەڵێ ئانۆفیلس بەڵێ بۆچی ئەنۆفیلستان هەڵبژارد ئەم ساڵامە خوێندی ئەم ساڵ خوێندان بە سوتفا ما تەندروستی کۆمەڵ ئیشمان ئەوانەیە عندی بەشتان هەر بزانین پریڤێنشن ئۆف دیزیز پرڤێشن ئۆف دیزیزێک لەوان مێشلەی مینی مەلاری نەخۆش دەگواستن نێرەکەی ناگواستەوە مێکی نەخۆشێکی دەگواستەوە بزانین ئانۆفیلیس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بازانست زانست. ئەم جارە ئێوە دوای ئەوانەکەونا لە زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی H2SO4 شێوگی کیمیایی کام یەک لە مانەی خوارەوەیە؟ ئەی ترشی سولفوریک، B ترشی فۆسفۆریک، C ترشی نیتریک، D تفتی سولفۆریک. سی شرکەتانێ ئەی ترشی سەلفۆریک. ئەی ترشی سولفۆریک. بۆچی ترشی سولفۆریکتان هەڵبژارد؟ یەکێکە لە ترشە زۆر ناودارەکان بەکاردێت لە پاتری سیارە بۆ نمونە لە لای خۆشمان ناسراوە بە تیزاب پێڵەن تیزاب شی گۆگردیک شتە خەتەرەکەیە. بەڵێ ترشەکانی ترچین ترشی فۆسفۆریک چییە؟ فۆسفۆرسی دەبایە تێدا بە پیۆفۆڕی تێدایە ئێمە کیمیاکەی زانن بەڵە شێوگی کیمیاگەی سرین پیۆفۆر. باشە بزانین ترشی سولفۆریک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری
بیرکاری بله ئەی یاخود بی 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 بله بلا بی بێ بی ئەگەر هەر لایەکی لاکێشەیەک بە ڕێژەی لە ١٠٠ زیاد بکرێت ئەوە ڕووبەری لاکێشەکە بە چ ڕێژەیەک زیاد دەبێت ئەی بە ڕێژەی لە ١40 بی لە 120 سی لە 121 دی لە 122 سی چرکەتانەیە لا ساكي لاكي شيء ما نص ده يشتي دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ على وەڵام زوو وەڵامێک اي صداتشل اي صداتشل ئەی لە 140 بۆچی لە 140 تا هەڵبژارد كاتك كم براستي ئەرە وەڵام کاتەکە کەم بوو كاتك وكم بس لاكيشة هر شو على لاكيشة هر يك لاكي صدا زياد كات ما تقدر تشيل الصدي هەر لایەکی لاکێشەکە بە ڕێژەی لە 110 زیاد بکرێت ڕووبەری لاکێشە چۆن حساب دەکرێت دريجي جاران باني دكي يا ساكي او فيش درێژی جاران پانی مالبو روبري دوش مال ئەگەر لایەک لە 110 زیاد بوو جاران لاکەی دی یعنی درێژی جاران پانی دەکەن درێژی ئەگەر جاران هاتوو پانی. درێژی بێژەمە 4 هەبیت و پانی 20 هەبیتن پشتی هەنگی بە ڕێژەی 10 زێدە بکەم بێژە بیتە 40 و 20 جاران دەکەن بیتە 200 باشە با بزانین بە ڕێژەی لە 140 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست بە ڕێژەی لە 121 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن بیرکاری بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ڕێژەی هەڵا لە پێوانی هەر لایەکی چوارگۆشەیەک لە 102 بێت ئەوە ڕێژەی هەڵا لە دۆزینەوەی ڕووبەری چوارگۆشەکە دەکاتە چەند ئەی لە 102.20 بی لە 104.40 سی لە 102.02 دی لە 104.04 سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ کاتان خەریکە نامێنێ وەڵام بی چۆن گەیشتنە ئەو دەرەنجامەی 4.40 وەڵامێکی ڕاست بێ پێڕانە گەیشتین ڕانەگەیشتن باشە کەواتە با بزانین 4.40 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست 4.04 نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن جغرافیا جوگرافیا بەڵێ ئەی یاخود بی ئەی ئەی جوگرافیا ئەی ڤیددیویەکە تەماشای ڤیددیۆکە بکەن لە پاشانە پرسیارتان لەکەین
ئەم نەخشەیە سنوورەکانی کام شاری کوردستان دیاری دەکات؟ ئەی سلێمانی، بی چەمچەماڵ، سی شەقڵاوە، دی کۆیە. سی چرکەتانەیە. ئەتوان دیسان تەماشایکەنەوە ئەوەی کە بە سوور دەستنیشان کراوە. دۆک ئەو ڕەخیەتی دەخوارەتە کاتان خەریکە نامێنێ، زوو وەڵامێکم بنێ. زوو وەڵام چەمچەماڵ بی چەمچەماڵ. کاتان خەری بوو نەمێنێ لە چەمچەماڵ ئەچوو ئەوەی چۆن دەستنیشانتان کرد. کۆیە نەبوو. سلێمانیش نینە. سلێمانی بەرفەخترە. شەقڵاوەیان چەمچەماڵ. یا شەقڵاو بیا چەمچەماڵ بە پێی ڕوبەر هەلمان بژارد. وەکو ڕوبەر ڕوبەری زیاترە، کۆیە زیاترە، بە چەمچەماڵ بچووکترە و شەقڵاش بچوو. سلێمانی زۆر مەزنە یعنی ڕوبەری. باشە بزانین چەمچەماڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆریێک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانەی کەماون؟ جوگرافیا. جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. شاری سۆران کە دەکەوێتە باشووری کوردستانی گەورە سنووری لەگەڵ کامیەک لەم ناوچانە نییە؟ ئەی ئاکرێ، بی مێرگە سۆر، سی چۆمان، دی دوکان. سی شرکەتانەیە. دوکان. دوکان؟ بەڵێ. دی دوکان. دوکان. ئەوە نەخشەکەتان لەبەر چاوە؟ بەڵێ. ئاکرێ مێرگە سۆر چۆمان. چار دەوریت. چوار دەوریت. نەخشەکان لە پێش ساوە. تەکیدی؟ سەد. باشە با بزانین دوکان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو. 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 ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. شەڕی نێوان ئێران و عێراق کە لە 22 ئەیلولی ساڵی 1970دا هەڵگیرسا چەندی خایاند؟ ئەی 8 ساڵ و 6 مانگ، بی 7 ساڵ و 10 مانگ، سی 8 ساڵ، دی 7 ساڵ. سی چرکەتانەیە. أنا هفصل إيش صار شارع إيراني وعراقي بس شارع إيراني وعراقي 8 صار درس ولا 8 شيء بايظ. ده شركتان ما زو والله أنا كمان. والله سي 8 صار. سی 8 ساڵ. زۆر دڵنیانە بوون لە نێوان ئەی و سی دڵنیانە بوون. 8 ساڵ و 6 مانگ 8 ساڵ. چونکی هەشتێ هەتا هەشتێ و هەشتێ بەردەوام بوو بەڵام بوو مانگەکە نازانم.
بابزانین 8 ساڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. بەداخەوە پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان هەڵەبوو. وەڵامی ڕاست 7 ساڵ و 10 مانگ لە 8 شارەکە وەستا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ مێژوو تەنها بیماوە کەواتە بی. جەنگی جیهانی یەکەم لە چ ڕێکەوتێک تەواو بوو؟ ئەی 11/11/1918 بی 11/9/1918 سی 11/11/1919 دی 11/9/1919 سی چرکەتانەیە. تاریخ زمانەوە بی 11/9/1918 بی 11/9/1918 زۆر دڵنیان نەبوون ها دەنیوان ئەوی بی دڵنیانە بوون ئەکی سی و دی نییە لە مانگەکە بڵێن ها لە مانگی 9 بوو یا 11 بوو ئەبێ زۆر ورد بن ها لەبەرۆش 11 وایە زۆر شایعدە و پێم وابوو تاریخە شاعیرانە بوو ێکی جوانە دەچوو بەس لێ ئەنی بە لۆژیکیان 11 تقریبان ڕاستە. باشە با بزانین 11/9/1918 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست شاعیرانە 11/11/1918 نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی دهۆک لەو کەتەگۆریانەی کە ماون دەیبینن لەسەر شاشەکە چ کەتەگۆریەکە هەڵبژێرن؟ هونەر بەڵێ. ئەی و بی هەیە؟ بی بەڵێ. ئەم پرسیارە میوزیکێکە گوێ لێ دەگرن و پاشان پرسیارەکەین. پرسیارەکە دەڵێ ناوی ئەم پارچە مۆسیقایە لە بەرهەمەکانی میوزیسیێنی بەناوبانگی یۆنانی یانی چییە؟ ئەی ڕێنیگەیت بی دلیڤەرنس سی نۆستالژیا دی نایتینگل سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە؟ وەڵام؟ ئەی زۆر دڵنیانە بوون بۆچی؟ وەڵا لە میوزیکدا زۆر زیرەک نین. موزیکە ئەو پارچە میوزیکە زۆر بەناوبانگە یانیە؟ یانیە بەڵێ باس گۆخۆ نادۆیت دارە. باشە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە؟ پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە.
وەڵامی ڕاست نۆستالجیا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ وەرزش وەرزش ئەی و بی هەیە کەس نەچۆ بەلایە کامیان هەڵبژێرن؟ بی. وەرزشی نەتەوەیی وڵاتی کەنەدا چییە؟ ئەی ئایس هۆکی، بی تۆپی باسکە، سی تەنس، دی تۆپی دەست. سی چرکەتانەیە؟ ئەی ئایس هۆکی. ئەی ئایس هۆکی. بۆ لەبەرەوەی کە کەنەدا ساردە یا چی؟ دنیام بە سوودفە خینمەوە لە کتێبەش بڵێ قابلە لە جیبۆتی بێ تۆپی باسکەیە دەیبا ئەمریکایە تێنە سوانە شاری باسکەش کەنەدا باشە ها؟ نا مستەوای نییە وا تۆپی دەستی زیاتر فەڕەنسا وەکو ئەمریکانیە؟ نا طبعا ئەی تێنس تێنس نا تقریبا عالەمیە و تۆپی دەستیشەوەی بالەی پێڵێن لای بەڵێ. بالە. باشە با بزانین ئایس هۆکی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنەلۆژیا. بەڵێ. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. بەڵێ. کام لەم خەڵاتانە بە ئۆسکاری ئینتەرنێت ناسراوە؟ ئەی وێبی ئەوارد، بی ویزارد فان ئەوارد، سی تورینگ ئەوارد، دی کنۆث پرایس. سی چرکەتانەیە؟ ويبسايت أورد يعني جائزة ئۆسکاری ئینتەرنێت. أورد فان يعني معجب دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام؟ بی ویزارد فان ئەوارد. بی ویزارد فان ئەوارد. زانیاریتانە بوو؟ ناوەڵە بە دڵنیایی نا. لە نێوان چی و چیا دوو دڵ بوون؟ بی و ئەی. ئەی و بی وێبی ئەوارد ویزارد فان ئەوارد. باشە با بزانین وەڵامی بی ویزارد فان ئەوارد وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ پۆلیتەکنیکی دهۆک بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو. وەڵامی ڕاست وێبی ئەوارد نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کە ماون چی هەڵبژێرن؟ وەرزش. وەرزش؟ بەڵێ. خێری تیا بوو ها؟ تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم پشتێنانە لە وەرزشی کاراتیدا پشتێنی پێش کۆتایی واتە پێش پشتێنی ڕەش دێت؟ ئەی سەوز، بی پشتێنی زەرد، سی پشتێنی سوور، دی پشتێنی سپی. سی چرکەتانەیە؟ ساوز و سوور بەم بە ساوز زەر نییە سپیشم ساوز و سوور بەس بە من ساوز سۆریش ئەی ساوز. ئەی سەوز. بەڵێ. زۆر دڵنیا نەبوو نا؟ ئەمانەکو ئایس هۆکێکە نەبوو. نا زەحمەتتر بوو.
شتێنە ڕەشەکە باید دەوانزانی بەس. باشە ئێوە سەوستا هەڵبژارد زۆر زانیاریشتان نەبوو با بزانین پشتێنی سەوز وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە. هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سوور ئیتر سوور دوای ئەوە بێ بە ڕەش نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. بەڵێ. ئەی و بی ماوە کامیان هەڵەبژێرن؟ بی. بەڵێ. کامیەک لەمانە لە بەرهەمە گرنگەکانی پاولۆ کۆیلۆ نووسەری بەناوبانگی بەرازیلی نییە؟ ئەی The Alchemist B The Winner Stays Alone C The Pilgrimage D The Book of Secrets سی چرکەدانێ. بچێکی نزیکەیەکی منە سێکری سوودە مینوستێت و فەڵام زار تو گەلێک نزیکەیەکی سپێژە پێی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. C The Pilgrimage. C Pilgrimage. Pilgrimage. The Pilgrimage. Pilgrimage. بۆچی The Pilgrimage تان هەڵبژارد؟ ئەوێ دی هەمی نزیکەیەک بوون تقریبا بەسەو پیچێکێک. باشە با بزانین The Pilgrimage وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست The Book of Secrets هی پاولۆ کۆیلۆ نییە هی ئۆشۆیە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر تەکنۆلۆژیا ئەدەبیات کامیان هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا؟ بەڵێ. تۆ زێنادڵیشن لە تەکنۆلۆژیا. تەنها بی ماوە کەواتە بی. ناوی ئەو ڕۆبۆتە چییە کە لە وڵاتی سعودیە یەکەم پێناسی نیشتیمانی پێبەخشرا؟ ئەی بیشۆپ بی مێگامان سی سۆفیا دی جۆنی 5 یاخود جۆنی 5 سی چرکەتانەیە؟ جنسیەیان ناوەتێ جنسیە بۆ بە سعودی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی مێگامان. بی مێگامان. سۆفیا نابێت لە سعودیە؟ ناوە هەر زۆر پێچوانێک دینە. یەکسەر جنسیەشیان ناوەتەیە بۆ بە سعودی. ڤیددیوەک هەیە لە سوۆشیال میدیای هەندێک خەڵکی سعودیەنە شایوانە دەکەن ئەوە ڕۆبۆتی زۆر گەوریان لەگەرە ڕۆبۆتەکە لەگەرەوان شایی دەکات پێم وایە لەسەرەوە ساسەڵمە ژار مێگامان. باشە با بزانین مێگامان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سۆفیا
نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ هونەر، ئەدەبیات. هونەر. هونەر. بەڵێ. لە هونەر تەنها ئەی ماوە کەواتە ئەی. بەرزی پەیکەری ئازادی لە نیویۆرک چەند مەترە؟ ئەی 95 مەتر، بی 92 مەتر، سی 93 مەتر، دی 94 مەتر. سی چرکەتانەیە؟ پەیکەری ئازادی the statue of freedom تمثال الحرية. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی 92. بی 92 بە مەترە زۆریشی نێوان نییە. 95 92 93 94 هەموو یەک مەتر یەک مەترە. باشە با بزانین 92 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو. 92 مەتر نییە بەڵام 93 مەترە. یەک مەتری یەک مەتر کەمی هێنا. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانەی کە ماون تەنها ئەدەبیات ماوە. ئێوە ناچارن ئەدەبیات هەڵبژێرن، لە ئەدەبیاتیش ناچارن ئەی هەڵبژێرن کەواتە ئەی. کام لەم نووسرانە لە ساڵی 1957 خەڵاتی نۆبلی لە بواری ئەدەبیاتدا بەدەست هێناوە؟ ئەی ئەلبێرت کامۆ، بی پاولۆ کۆئێلۆ، سی جۆرج ئۆروێل، دی لیۆ تۆلستۆی. سی چرکەتانەیە؟ کۆئێلۆنیە ئەیوبینە ئەم جۆن لیۆ تۆلستۆی. بەس ئۆڕێلەکەن جێلێ بووە زامارە و کاچە بەس تۆلستۆی قەدیمترە. جۆرج ئۆڕۆیل کتێبی هەیە لەسەر دەما 1970 نووسێ لە 49 کتێبی زۆر شایع. دە چرکەتان ماوە؟ سی جۆرج ئۆڕۆیل. سی جۆرج ئۆرویل. بۆچی جۆرج ئۆرویلتان هەڵبژارد؟ جۆرج ئۆرویل دوو کتێبی هەیە زۆر مەشهورە. 1984 کە ساڵی 1940 نووسیتی ئەو ساڵی بە مەبەست عکس کردەوە. ڕخنە لە حکوومەتی سۆڤێتی دەگری ئەو کاتە. چکە لەندەن زۆر نزیک بووە، حیزبی کرێکاران زۆر نزیک بوو لەوەی لە لەندەن بەدەسەڵات دابگری. ئەوە لێ ئەو ڕۆمانی نووسی کە ئەگەر بێت و کۆمەنیستەکان بێنە سەر حکوم لەندەن چی لێ دێ کە وێناکی زۆر خراپ پیشان دەدا. ئەوە یان لەو دەوروبەری ئەو ساڵە. وەروە کتێبی دووەمیشی مەزرای ئاژەڵان ئەویش هەر باز لە ئەوەی دەکا و کۆمەنیستەکان لە رووسیا هاتنە سەر حکوم کودوی قاونەکانە لە پێناوی خۆیان ئەوە کرد، ینی بە سوودی خۆیان دەرکرد. دەنگدانەوەش گەورەی جیهانی هەبوو لە یاسا لە تا ئێستاش. هەردوو کتێبیشم ساڵی پارخیندەوە، هەردووشان لەو کاتێ پێم ئافەرم مەڕوان ینی کتێبە خوێنی تۆ ها؟ پێم وایە سیبی پاولۆ کۆیلۆ نوێ هێشتان مایە تەسەوڕ ناکەمەوە بی ساڵەکە زۆر شمولی ئەو ناکە 57. ئەی ئەلبەرت کامۆ. ئەلبێرت کامۆ ڕۆزانم وتیان کۆنترەوە زۆر معلومات نەوزان یاکی دوون لێمان دەرینە جملێ نەبوو ئەلبێرت کامۆ لە ئەدەبیات خەڵاتی نۆبلی نابی چکە بە ناوبانگە کەمەگانی لە چاوەکانی دیکە. بەش جۆرج ئۆڕێل ئەم بە سوودفە حەز دەکەم خینمەوە لەو کتابەی کە باسمان ئیما لیۆ تۆلستۆی ئیما جۆرج ئۆڕۆیل بەس جۆرج ئۆڕۆیل زیاتر. تۆلستۆیش لەو سەردەمە نەبوو؟ وە بزانم زووتر بوو تۆلستۆی تۆقعی من معلومات نەسەری نییە لەسەر لیۆ تۆلستۆی بەس برادران وتیان زووترەوە و زیاتریش 1828 تا 1910 ژیاوە. ینی ماقول زووترە زیاتر لە مەجای شانە هونەر ئیشی کرد. باشە بزانین جۆرج
ئۆرویل وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست ئالبێرت کامۆ، نووسەر و فەیلسوفی فەرەنسی، نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. بەڕێزان خۆشەویستان، قۆناغی یەکەمی ڕووبەڕووبوونەوەکەی نێوان زانکۆی هەولێری پزیشکی و پۆلیتەکنیکی دهۆک کۆتایی هات. قۆناغیشتر ماوە ڕووبەڕووبوونەوەی تاکەسی. پێشووی بچینەوە قۆناغە ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. پۆلیتەکنیکی دهۆک 30 خاڵ، هەولێری پزیشکی 40 خاڵ، خاڵی نێوانتان زۆر نییە. لە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکەسی ئەتوانن خاڵەکان بەرزکەنەوە، ئەنجامەکە بگۆڕن یاخود باشتر بێ. خۆشەویستانم، ئێوەش لەگەڵمانە بمێنەوە پاش کەمێکی تر دێنەوەلاتە. پرسیارە سێ کەتیگۆری بیرکاری ji ber nebûna demî meneşiya bersiv bi durustî cavab bidin. Dibî teke dem zêtir be me bersiv bi durustayî cavab dama. والله كاتيجوريا جغرافية دا أو بسيارة بما إناي راستي عم قالك لي باش راس نبين بس يعني بكبار إنه كما خريطة ديتا أمشي تحديد كان كيش بجرت كويتا كيوي كردستاني ما جيب أو خريطة وهمية صار خدها تشكر أمشي وي بجرب هالبجرين. پشتیکو مازانی کردستانه خوش بو و یا خوش بو کچی که مازانی کویا و سلیمانی هر نینه نه برا شغلا چمچمال پیچه که اماینا آسه بس دوماهی که ما چمچمال شکر تو یادرس. لا كاتيجوري هنر ميوزيك منبوهات كميوزيك معروفة و جمال بزورش دمازاني إيكي والله نا ميوزيك كخوي أو بومن أحسن نبو كبزاني كيا والله ماكو ميوزيك دمازاني كيا خوانك كي خلقي كيشة والله ماكو ناوي ميوزيكا توزيق وما قرز بو. الكاتيجوريا تكنولوجيا من برسوات درست هالبجار ويب أورد بس بشتي ما مناقشة كرين من جوي خدها حفظت خو ما يدوي شكرت إنه برياكي ويدوي دا أم خالد بوين. پرسیارە پێنج کەتیگۆری مێژوو لدیڤ وان ji derê min xandîn زۆربەجان dibêjin 8 salin. Ew şerînîva Iraqê İran da may 8 sala vekêşe bû hostan min xandiye. بارتان درستي دا بو هم تشتي يعني قالك لي باش راسم چنكي أو برتوكيت مع المدرسة خانده وقت كلية خانده أو معلومات دا سرتان درستي تقريبا همي معلومات دا ويعني هاتونو كاجي بدرنياية يعني دشين أو بسيارة كبارة تندرستي دا بيت بدرنياية جاب دي. لا كاتيجوري زانس لبسياري دواميان بسيارك منبوهات لسر باش خو زياتر اما معلومات باش من هل سر وشتانا اش بريفنشن وشتانا كبابي باشكي خومانا لسر مشلبو موسكيتو اوش او بو كا هوكاري غواسنوي نخوشي ملاري سركي مشي مينه نكنيركا مينه بربرسل غواسنوي او نخوشي بو جوالام كما زاني الكاتيجوريا بيركارية بسيارة بمهاد بقول درجية لكيشة اگر هم 10 سال زيادة كين ما يصل دست بك خالد شيء بجا اكيد طبيعي تو يصل خالد شيء ده خطوة دي بدأ خالد كي جبر هند ما خالد اختيار كر وطبعا بسيارة بخوب برسواي قالك يا درجة يعني ناس هي شركة يعني لازم 10 دقائق حتى تبشي برسواي بدرس بتاريخيني كاتيجوريا هنري دا أو بسيارة بما إناي ما خالد كرد چونكي ما بري نوكا برخونا دا بلندا هي أو بايكري آزادية و أو درجة هي يب متر بما إناي هم قالك نزيكي كدوبين مناظرين كاب درستي دكيش كي هالبجرين چونكي خرب متر اللي كبير بين ماجي ناشيون تحديد بكين هكا المتر اللي جيك جدا نكر من بيد مظاني لسرتها ما دو بلان من هبو بلان A بلان B لەگەڵ ئەوەی کە پرسیاری یەکەممان نەزانی ناچار لە پلان A و چوونە سەر پلان B لێ پرسیارەکانمان بەدڵی خۆمان زۆرتر هەر نەدەبژارد وەکەوەی کە بێتو لە پلان B لە پلان AB جا ئەوە بوو پرسیارەکەی مێژوو باسی ئەو کاتی دەکرد کە جەنگ جیهانی یەکەمی تێدا ڕاوەستە دوو چۆیس 1990 بوو
1990وەوانمان لادا یەکسەر لە نێوان دوو چۆیسمانەوە 1970 1970 و 1970 لە نێوانە دوێ قەلق بووین پێمان وا بوو کاگەر 1970 بی ئەوەکو هەر تاریخەشکە کە لە وەختانەیە زۆر شایع و هەمومان گوێویستی دەبووین واروها بە ڕووداوەکان 11 سپتێمبەریشەوە پێمان وا بوو ئەو ڕووداوانە بە مەبەست لەو کاتە کراوە تا ئەو دووبارە شەڕ لەو کاتە دەست پێ بکاتەوە بۆیە ئەو چۆیسی دووەمان هەڵبژارد چۆیسی بیکە 1970 بوو وەڵام دواتر دەرچوو 1970 بوو طبعا کاتگۆری تەکنەلۆژیا وەک بڵێ بە ناچاری هەڵمامژار هەر لێ هەڵداهاتین هەر ئەخیری دەمازانی توشمان دەبی پرسیارەکەشەوە بوو ڕۆبۆتێک لە سعودیا وەکو بڵێ جنسی سعودی وەگرتیە ئەمن لەگەی اختیاری سۆفیای بووم بە زۆر ئەکید نەبووم بەس جێم لێ بووە لە سۆشیال میدیا بەس جەماعەت هەموو سوور بوون لەسەر مێگامان پێشم گوتم مێگامان ئەنیمەیشن نۆشتانەیە بەس ئەویان قەراردا و بە بیانەوەی ڕۆبۆتەکە گەورەی شتیوە بەس سوالەکەمان غەڵەت بوو ئەو پرسیارەی کە داوای ناوی ئەو ڕۆبۆتەی دەکرد کە ناسنامەی سعودی پێبەخشرا من ڕای یەکەمم کە دیتم پرسیارەکە لەسەر بیشۆپ بوو و هەڵەش بوو بەڵام دوای وەی کە لە بینی خۆمان هەندێک ڕامان دەربڕی گەیشتینە ئەو قەناعەتە کە لەوانەیە جوابەکەی مێگابی ئەویش بەداخەوە هەڵە دەرچوو لە کاتیگۆری تەندروستی پرسیاری یەکەم ئەو نەخۆشەی کە ناگوازرێتەوە لە نێوان مرۆڤەکاندا چەند هەڵبژارنێکی دابوو لەوانە ڤایرۆسی زۆری سی بوو ئەنفلۆنزا بوو سیل بوو لەگەڵ شێرپەنجەی سیەکان هەروەک بۆ خۆمان دەزانین شێرپەنجەی سیەکان تایبەتە بە کەسەکە خۆی نەخۆشێکی نەگوێزەرەوەیە بەڵام باقی نەخۆشەکانی تر هەمووی گوێزەرەوەن لە کاتیگۆری وەرزش پرسیارێکمان بۆ هاتەوە کە باسی لەوە دەکرد کامە وەرزش دەوڵەتی کەنەدا پێی ناسراوە کەنەداش زۆر معلومە لە لای خەڵکە دەوڵەتێکی گەرەک ساردا جگەلەوەی کە وەکو معلومات عامە دەزانین ئەوان زۆر پەرە بە هۆکی دەدەن جەوە ساردەکەشیان یەکەکە لە نیشانەکانی کە ئەوان حەز بە و یاریە دەکەن لە کەتەگۆری زانست پرسیاری دووەم پرسیارەکە دەوت شێوگی کیمیایی ئێستێسۆفۆر کام لەمانێ خوارەوەیە چوار شوشیدا بوو ترشی سەلفەریک تفتی سەلفەریک و ترشی ناتریک و ترشی فۆسفۆریک دیارە ترشی فۆسفۆریک و ناتریک نییە لەبەرەوەی هێمای کیمیایی ئەوان پی و ئێنە دەمێنێتەوە ترشی سەلفەریک و تفتی سەلفەریک وارواتڵ تفتی سەلفەریکیش HSO4 و ترشەکەیشی H2SO4 کە H2SO4مان بینی یەکسەر زانیمان کەەوە ترشی سەلفەریکە و تفتەکە نییە لێ چۆیسی ئەیمان هەڵبژارد ئەوەش بوو وەڵامەکەمان ڕاست دەرچوو طبعا کاتگۆری وەرزش بەخۆم زۆر حەز لێیە بەس هیچ مەحلوماتێکی وام نەبوو لەسەر کاراتیەوە بابەتانە پرسیارەکەشە سۆی بوو پشتێنی پێش کۆتایی واتە پێش پشتێنی ڕۆژ سڕانگێکە لەگە وریای کەتینە مناقەشەوە ئەوە جارکوتم سوورە بەس دوایە ینی قەراری خۆم گۆڕی وریاش لەسەر سەوزی ینی وەک بڵێ قەراری دابووەمیش کردمە سەوز بەس ئەکید نەبوو لە وەڵامەکەی بەسوکی وەڵاممان داوە هەستم بە غەڵەتەکە کرد فەغەڵاتیش دەرچوو لە کاتیگۆری بێکاری پرسیاری سێیەمبان ڕێژەی هەڵەی ڕووبەر لە 2% چەند بوو دیار بوو هەڵەی لێکتێنەگەیشتنمان هەبوو لێ نێوان خۆماندا مەڕوان و عەبدولکەریم گوتبوویان دی بەس ئەمن بیم لە محەممەد گوێ لێ بوو بۆیە وەڵامی بیم داوە بەس هەڵامان کرد. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە وڵاتان و دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک و زانکۆی هەولێری پزیشکی پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنەوە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 30 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 40 خاڵ لە هەر زانکۆیەک دوو قوتابی 2 دێنە لای من و بۆ هەردوو قوتابیەک 5 پرسیارمان ئامادە کردووە هەر پرسیارەی 5 خاڵیشی لەسەرە ئامادەن لە زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان بەخێر هاتی
لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دنیا تۆش بەخێربەی دەستان لە بۆتۆنەکان نزیکەن خۆتان ئامادەکەن بۆ 5 پرسیار با پرسیارەکە هەمووی بخێنمەوە اینجا دەست بێن بە بۆتۆن تووە پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ناوی ئەو مارکەی پێڵاوی ئەڵمانی چییە کە لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوودا بە دەسلەر ناسرااو بوو زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چی؟ جیمی جو مارکەی جیمی جو جیمی چوو بۆ پێڵاوە هەڵێ مەڕوان نایک مەڕوان وەڵامەکەی تۆش هەڵەیە وەڵامی ڕاست ئەدیداس لە نایکەوە نزیکە نەتانتوانیەوە پێشخاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە خۆتان ئامادەکەن و پرسیارەکە دەڵێت خشتەی خولی لە چەند تخم پێک هاتووە زانکۆی هەولێری پزیشکی 118 زۆر ڕاستە مەڕوان توانیت 5 خاڵ بەدەست بێنی سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کۆی ژمارەی ئەو خاڵانەی کە لەسەر هەردوو زاری یاری تاوڵە هەیە چەندن زانکۆی پۆلیتەکنیکی دۆ هەردوو زاری تاوڵە کۆی خاڵەکانیان چەنە سی مەڕوان 21 1 و 2 3 3 و 3 6 6 و 4 10 و 5 15 و 6 ئەی هەردووکیەکە دەچەن 42 چوارەم پرسیار وریا بن وە پرسیارەکە دەڵێت درێژترین سنووری زەمینی لە نێوان کام دوو وڵاتدایە زانکۆی هەولێری پزیشکی ناوی دوو وڵاتم پێ بڵێ کە درێژترین سنووری زەمینیان هەبێت کەنەدا و ئەمریکا کەنەدا و ئەمریکا زۆر ڕاستە مەڕوان توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت پێنجەم پرسیارەکە دەڵێت خڕۆگەی سوور لە کام بەشی لەشی مرۆڤدا دروست دەبێت نەژی هەستی وەڵامەکەی دایەوە تۆڵێ چی مەڕوان بۆن مەڕۆ لە مۆخی ئێسک بۆن ماڕۆ دنیاش یارمەتی یایت ها زاگەم لەوی نەبوو باشە زۆر زۆر سوپاسدانەکەین هەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک عەلا محەممەد عەلا هەردووکتان بەخێر بێن پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت 6 مانگی کۆتایی ساڵ لە چەند ڕۆژ پێک دێت زانکۆی هەولێری پزیشکی چوار محەممەد تۆ زێوەستایی چۆن حسابەکرد حسابەکرد نەخێر 6 مانگە 6 مانگە 6 زارانسی ئەوە 180 سا ڕۆژیش هەیە لەگە سیویەکەکان 28 دیانە لە مانگی دوایە نەخێر باشە زۆر ڕاستە و توانانی 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت چ کەسایەتیەک بە دایکی هەژاران ناسراوە چ کەسایەتیەک بە دایکی هەژاران ناسراوە خانمێکە چ کەسایەتیەک بە دایکی هەژاران ناسراوە
کاتان نەما کەستان نەتانزانی وەڵامی ڕاست مادەر تێرێسا نەتانتوانی ها ئێستا بیرتان کەوتەوە نەتانتوانی و پێشخاڵە بەدەستبێن بۆ زانکۆکاتان. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت PTF لە کورتکراوەی FBI بۆ چ وشەیەک دەگەڕێتەوە؟ فێدراڵ. ABI-ەکە چییە؟ بیرۆ ئەیجنسی ئینڤستیگەیشن. زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت تریۆتین گەورەترین مانگی کام هەسارەیە؟ تریۆتین زانکۆی هەولێری پزیشکی. موشتەری. مارس ئەلاڵێ مارس. وەڵامی ڕاست نیپتۆن. پێنجەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پێشبڕکێی تۆپی پێ فیفا چەند ساڵ جارێک ئەنجام دەدرێت؟ زانکۆی هەولێری پزیشکی 4 ساڵ جارێک. حالا ئەوە دەزانی ها؟ زۆر زۆر سپاسی ئەوە دەکەین ئەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەولێری پزیشکی وریا وریا بەخێر بێت. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک میدیا میدیا بەخێر بێت. پرسیار یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شێوەی ئەندازەیی پینتاگۆن لە چەند لا پێک هاتووە؟ زانکۆی هەولێری پزیشکی 5. میدیا ئەوزانی؟ وریا توانی 5 خاڵ بەدەست بێنێت بۆ زانکۆکەی لەبەرەوەی کە زووتر دەسینا بە بۆ تۆنەکە. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت دراوی نیشتیمانی وڵاتی یابان چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی یەن. زۆر ڕاستە یەنی یابانی یاخود یەنی ژاپۆنی توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت لە چ سەدەیەک نۆتەکانی میوزیک بۆ یەکەم جار بەکارهێنران؟ لە چ سەدەیەک نۆتەکانی میوزیک بۆ یەکەم جار بەکارهێنران؟ زانکۆی پۆلیتەکنیکی دەهەم. سەدەی دەهەم. هەڵە بوو وریا تۆ دەزانی 12هەم. 13هەم وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کام گۆرانی بێژە بە پاشای هونەری پۆپی جیهانی؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک مایکل جاکسن. زۆر ڕاستە مایکل جاکسن بە پاشای هونەری پۆپ دادەنرێت کینگ ئۆف پۆپ. توانیت میدیا 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کاربۆهیدرایت ناوی زانستی چ مادەیەکە؟ زانکۆی هەولێری پزیشکی شەکر. زۆر ڕاستە وریا توانێت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. زۆر سپاسی ئەوە دەکەین چنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە هەولێری پزیشکی عەبدولکەریم. عەبدولکەریم بەخێر بێت. لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زوهێر. زوهێر تۆش بەخێر بیت. 5 کۆتا پرسیار و پرسیاری یەکەم دەڵێت گەرمترین کیشوەر کام کیشوەرە لەسەر زانکۆی هەولێری پزیشکی؟ عەتارت. هەڵەیە زوهێرە زانی؟ ئەفریقا. گەرمترین کیشوەر
زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەت ڕاستە. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت میلینیۆمێک لە چەند ساڵ پێک هاتووە؟ میلینیۆمێک لە چەند ساڵ پێک هاتووە؟ یاخود بریتە لە چەند ساڵ زانکۆی هەولێری پزیشکی؟ 1000 ساڵ. 1000 ساڵ. زۆر ڕاستە عەبدولکەریم توانی پێشخاڵ بەدەست بێنی. سێم پرسیار بۆیە و پرسیارەکە دەڵێت نووسەری شانۆنامەی مەکبێس کێیە؟ نووسەری شانۆنامەی مەکبێس کێیە؟ زانکۆی هەولێری پزیشکی. شکسپیر. شکسپیر. زۆر ڕاستە عەبدولکەریم توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکات. چوارم پرسیار و پرسیارەکە دەڵێت بە تێگەڵکردنی هەموو ڕەنگەکانی شەبەنگی خۆر چ ڕەنگێکمان دەست دەکەوێت؟ زانکۆی هەولێری پزیشکی. سپی. دیسان ڕاستە عەبدولکەریم 5 خاڵی ترت بەدەستهێنا بۆ زانکۆکات و کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت بنکەی سەرەکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان جنێڤ سویسرا. زانکۆی هەولێری پزیشکی دەڵێ جنێڤ هەڵێ بنکەی سەرەکی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە چ شارێکە؟ زوهێر. واشنگتن ئەمریکا. واشنگتن ئەمریکا. نیویۆرک. عەبدولکەریم ئێستا ئەزانێ کە نیویۆرک وەڵامێکی ڕاستە. زۆر زۆر سوپاستان ئەگەین ئەتوان بچنەوە شوێنەکەی خۆتان. بەڕێزان خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەم شێوەیە کۆتایی هات ئەمێ خاڵەکانتان بۆ بخێنەوە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 40 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی پیرۆزبایتان لێ دەکەم دەچنە قۆناغی داهاتوو بەڵام بەداخەوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بەجێمان دەیەڵن من زۆر زۆر سپاسیەوەکەم کە بەشدار بوون لەگەڵمانە و هیوادارم لە خوێندنەکەتانە لە زانکۆ سەرکەوتوو بن و لە ژیانی ڕۆژانەتانە سەرکەوتوو بن و ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو دێنەوە لامان بەشدارە بن و نەتیجەیەکی باشترە بێ ئینشاءڵڵا و زۆر زۆر سپاسانەکەین. بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و تا ململانێ و پێشبڕکێکی تر لە نێوان دوو زانکۆی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکیشان. بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆشم هەیە لەبەرەوەی هەزەکەم ئەو ماندیبوونەی کە دوو مانگە ئەمە خەریکینە بە خۆڕایی نەڕۆیشتە بە تایبەت ئەوەی کە ئەو دوو مانگە لە ناو ئیمتحانات بووین و زەختێکی زۆر زۆرمان لەسەر بوو و پێمان وا بوو خۆمان مەشایسە بزانین کە دوای هەڵماندیبوونە لە قۆناغە سەر بکەوین و ئیشاءڵڵا ئەو سەرکەوتنەوەمان لێ دەکات لە بۆ قۆناغەکانی دواتر باشتریش خۆمان ئامادە بکەین وەکو ساڵی پارتا قۆناغی کۆتایی دەڕۆین دووبارە نازناوەکە دەگەڕینەوە زانکۆکەمە. زۆر هەستش خۆشمەیە پاش دوو مانگ تقریبان سترێسی امتحاناتی خۆشمانەوە لە کولیە و بەس دانیشتن و ئەگە برادران و خوێندنەوەی کتابی دەرەچی و خوێندنەوەی معلومات لە هەموو لایەنەکان کەمەک زەحمەت و لەگەر ئەو دەرسێکە هەمان بوو لە کولێ بەس الحەمدولله ئێستا ینی هەستێکی زۆر زۆر خۆشمەیە فسیقەی باشم پێیا کردی هەست دەکەم ئینشاءڵڵا هەتا قۆناغی فاینەڵ ئینشاءڵڵا دەڕۆین. لە ڕاستیدا هەستی سەرکەوتن وەسف ناکرێت زۆر زۆر دڵخۆشین بەم بردنەوەیە هیوادارین دووبارەی بکەینەوە و بەلای کەم بگەین بە یاری کۆتایی و ئەگەریش خوا ڕێی پێداین کاسەکە ببینەوە و نازناوەکە ببینەوە بۆ کۆلێژەکەمان. ئێمە کە هاتین یەکەم جار بە جۆش خڕێشێکی زۆرەوە هاتین بە هیوای سەرکەوتن هاتین و ئومێدی سەرکەوتنمان هەبوو و خوش یاوەرمان بوو لە بەدەستهێنانی سەرکەوتن لەو پرۆگرامە و ئینشاءڵڵا خوا یاوەرمانە بێت لە پرۆگرامەکانی داهاتوو بۆی بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. طبعا هەستێکی زۆر خۆشم هەیە ئینشاءڵڵا هەر بەردەوام دێن. یەکمان ئەو تیمێکە هەڵمژاردبوون متمانێک تاوام پێیان بوو چکە لەسەر ئاستی توانای زانستی یان توانای زانیاری گشتی خۆیان هەڵمژاردبوون
هەروە گوتم متمانەم پێیان هەبوو لێش جێگای متمانی من بوون و توانیان سەرکەوتن بەدەستێن بە سەرتیمی بەنابەر هەستێکی نەخۆشە سەرکەفتن دەستخۆبنینە بەێ مە پشتداری کرد زۆر سوپاسیە کەناڵی کەیسچاتەکەی مامۆستا دەکەین و ئەف دەلیڤەدایمە پشتداری پرۆگرامی بوو ئەو بەرنامەجێک و ئەم نەشین نەجەحەتە دەستخۆ بخین هیچ هەستێکی عادیە بەس ئەو هەستێ نەخۆش بوو من ئەوە و پرسیارێ زۆر سەڵاهی ئەم نەشیان جواب بدەین ئێمە ئەوڕۆکە لەو بەرنمەیە ڕاستە سەرکەوتو نەبووین بەڵام ئینشاڵڵا بۆ ساڵەکانی داهاتوو باشتر وەکو زانکۆی پۆلی تەکنیکی دهۆک باشتر خۆمانە ئامادە دەکەین بە ئەو بەرنامە ئینشاڵڵا سەرکەوت دەبین لە بەرنامەکانی داهاتوو بەلی هەستێکی گەلێکە نەخۆشە بەس تشتێک باش ئەو بولبی پرۆگرامی مثل هەواڵێدین یاسی ئەو تشتێ خۆش بوو گەلک و یا گرنگژی باشداریکردنا و ئەس دەخوازە سەرکەفتنی بۆ هەمی زانکۆی دیدخواست جاناوێتە و قوتابیت مژێ هەرمیت بێژت و ئەم نە سەرکەفتی بوون بەلێ پێچەوانەوە ئەس بێژم سەرکەفتی بوون سەرکەفتنەوە ئەو بوو کولسەر هەشت پەیمانگە و شەش کولیژەدا من ئەف قوتابیان هەڵبژارتینە و ئەوژی شیانێت خو گەهشتینە بێرێ کولسەر وان قوتابیا شیانێت وان قوتابیاش وان باشتر بوونشت لایەمە بە و هەر پلانەکە تو دانی ئەکید یان دێ ئەنجام گەیتە بنەجە یان بێ ئەنجام بینم کو ئەڤروکە نەکو ئەوە ئەم سەرکەفتی نەبووین لە ئەو پلانەمە دانایی کو بۆ وی پرۆگرامی ئەو پلان نەگەشتە وێ مەرەمێ یا مەدبێ